بەس لە کاریگەری گوێگرتنی میوزیک ئەەکەین لەسەر لایەنی دەرونی مرۆڤەکان ڕەنگە زۆربەی زۆرمان و ئێمەش لە پرۆگرامە بەردەوام باز لەوە ئەەکەین کە بەیانیان هەڵئەسی لە خەوت دەستپێکی ڕۆژەکەت هەوڵ بدە کە گوێ لە میوزیکێکی ئارام بگری گوێ لە میوزیکێک بگری کە وزەت پێ ببەخشێت کە بە شێوازێکی ئەرێنی بیر بکەیتەوە ڕەنگە زۆر کات لەگەڵ ئەوەی کە تۆ خەمێکت هەبێت دڵگرانیەکت هەبێت ئەگەر گوێ لەم میوزیکە بگری تا ڕادەیەکی باش خەمەکانە بڕاوێتەوە کەمێک بیرێ بچێتەوە هەوڵ بدەیت کە بە شێوازێکی باشتر بۆ دەوروبەرەکەت بڕوانی ڕەنگە هەنێ جاریش بە پێچەوانەوە بێت تۆ خۆت هیچ کێشەیەکت نەبێ هیچ گرفتێکت نەبێ بەڵام لە کاتێکا کە گوێبیستی میوزیکێکی خەمگین ئەبی میوزیکێک ئەبی کە ڕەنگە بەڕادەیەکی باش ئینەرجیکی باش نەدا بە تۆ ڕەنگە خۆی لەخوا ئەو ڕۆژەی تۆ ڕۆژێک بێ کە کارەکانی تۆ تا ڕادەیەک پەکی بکەوێت و بە شێوازە باشەکەی خۆی نەڕوا کە تۆ پلانت بۆ داناوە جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر کاریگەری میوزیک ئەەکەین لەسەر لایەنی دەرونی مرۆڤەکان بەبزای مرۆڤ پێویستەکە هەرگوێ لە میوزیک بگرێ ئەگەر گوێ لە میوزیکەکان ئەگرێ بە شێوازێک جیاوازی بکە بۆ ئەو میوزیکانێک کە پێویستە لە کاتەکانی ڕۆژی خۆیان گوێی لێ بگرێ بۆ ئەوی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگویەکی چڕوپڕ بکەین میوانداری بەڕێز مامۆستا ئەنوەر قەرداغیمان کردووە کە بەڕێزیان ئاوازدارنەرن و ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە مامۆستا گیان سلااو لەبێت و بانی باش بانی باش مامۆستا زۆر بەخێر بەخێر بێ سەرچاوان مامۆستا گیان با هەر لەوە دەست پێ بکەین مرۆڤەکان پێویستە گوێ لە میوزیک بگرن یعنی میوزیک ئەتوانرێ بە بەشێکی سەرەکی لە ژیانی مرۆڤەکاندا بنرێت چ کاریگەریەک لەسەر مرۆڤەکان دروستەکە کاتێکە گوێی لێگرن بێگومان ئەمە تەوەریکی جوانە لە باسکردن لە موزیکە چونکە گوێگرتن لە موزیک ئاستی هەیە یانیۆنیا هەرچێک و شتێوێت و تۆ گوێی لێ بگری چۆن گوێی لێگری یا بارودۆخەکە چی گوێی لێگری یا بە چمە بەستە گوێی لێگری ئەمە وەکو زانستێک خوێنێت لە زۆر لە پەیماگا و کۆلێجەکاندا گوێگرتن لە موزیک سێ ئاستی هەیە ئاستەکەی حیسیە یعنی ڕۆژانە بە گوێتەکەوێ بەڵام بێەوەی بیرکەی تۆلی هەروکوڕی تۆکو باگراوندێک لە مێشکارڕە ینی زۆر جار مەسەلە بۆ نمونە چایخانەکانەوە ئەبینی خەڵک داشوە تاڵەکە و دەنگی گۆرانی بەرز بە تۆ بێ بزانانی گۆرانەکە چێوە هەر بێ دەنگ و هاواری ناسەوە بۆ بێ دەنگ و گۆرانەکە وەکو باگراوندێکە ڕۆ لە گوێچکەیە یاخۆت هەندێک جار گوێگرتنێک وەکو تەباهیەک گوێگرێجیە لە مۆسیقا کە نەهوو زانیاریی باشیە لەسەر مۆسیقا بەڵام واژ نییە یعنی زۆر هەیە لەو ئەگەر بە دێژی باسیکەن و بوارە بەڵامی بە کورتی باسیەکەم ئاستێکی تر هەیە ئاستی تعبیریە ئەڵەتە مۆسیقا تعبیر لە دەرونی ئینسانەکە لە خۆشی لە ناخۆشی لە پێکەنینە لە گریانە لە وەختێکە کە ئاسوودەبی احتیادێبی یا لە بارودۆخێکە شتێک بیرە خاتەوەکەوە پەیوەندی هەیە بۆ مۆسیقاوە ئەو کاتانی کە جۆگی لە مۆسیقال و ڕۆوە ئەبینی کاریگەری لەگەڵ ناختا هەیە بە نوعی لە نوعەکان ئەگەڕێتەوە بۆ یادەوەری ئەگەر هیچ نەزانی لە مۆسیقەیە بەڵام جۆری مۆسیقی کارەکاتە سەر دەرونی تۆوە لەگەڵ یا ئەژید بەو شێوەیە جۆری ترمان هەیە ئاسی تەکنیکی ئەوە زیاتر پەیوەدە بە خاوەن اختصاسەکان یعنی ئانی کە پسپۆرن لەباری مۆسیقا ئەم مۆسیقی مەسەلا تەعریفی کێ دایناوە چ باوێکە گرێتەوە چ ڕوویەکە گرێتەوە ئەوە لانی تەکنیکی ڕێنە لای خەڵکەوەنە زۆر معنی بەڵام ئەوەی کە معنیە لایانی یەکەم و دووهەم هەیە تۆ لە ماڵەکە چی دەماڵەکە ئەگری بەکرێ بۆ نمونە خانووکە تابڵی هەندەسێکی جوانە زۆر ڕێکپێکە بەڵام یەکسەر بی لەوە کە ئەو دیوارە چ لەوحەیەکی پێدانی ئەو لە دیوارە چ لەوحەیەدانی یا ئەو کورسێ لە چۆن دانی ئەو چڕیە بێمە ئەمە کە دای ئەنی ئەوە نییە هەموو جاری مێشکل لە ئەوە بەڵام باگراوندێکی فراغێکە بۆ پڕبگۆتەوە بە هەندێکی جوان کەوا لە ماڵەکەتە هەستەکەی هەیە وجودی هەیە لانی حسی لای ئەمە زۆر جار ئاوایە گوێ لە مۆسیقای گرین بەبێ ئەوەی کەوا لێی بودبینەوە لێ بکۆڵینەوە چییە یا هەندێک کەسێ مەسا گوێ لە گۆرانەی کە گری دەسەکە بە گریان یا دەسەکە پێکەنین یادەوەریکی بیرەخاتەوە لە ڕێ ئەوشتانە مۆسیقە بەم ئاستانی گوێ لێگیرێ یعنی بەڕاستەخۆ ناڕاستەخۆ مۆسیقە کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکان هەیە ئەگەر هیچیشی لێ نەزانێ بەڵام یعنی سە من حاڵتێکی مناڵی بچکولی خۆم لە بیرە مناڵ بووم زۆر مناڵ بووم بە حاڵ بیمە باوکم لە ئەوا بوو گیانی ئەو ئەمری خوایە کرد یەکێک سۆزێکی لێ دەرچۆ دەرەوە من نەمەزانی کاڵێن باوکتە گیان نەمەزانی علی چی یادیمە کرد لە پەنجەرەکەی خۆمانە ئێستا ئەوون لە بیرە زۆر زۆر چاگۆک و ئێستا لە پرێکێک سۆزێکی لێ هاتە دەرەوە دەنگێکی هاتە دەرەوە یامە قوپەی گریان ینی ئەو نەکاریگەر بوو لەسەر ناخم نەمەزانی چی بوو منی گریان ئێسش تێنەگەشتم چی بوو منی گریان
يعني تتابل بين من يعني جيل كذا وكو نال يعني سبيل مكان لباشي يكلا خدمة كاملة فيها كبير وكتبي باكو جاهي جيل مغرب قربان مغرب أقصانا من الجزء كمان يعني موسيقى وكاريجري واتمرجنية تبقي شيء أجزره ياخد لا موسيقى كتبقي ياخد شعر زايد هبلا فولكلوري أو موسيقى تجشتن لروي تكنيكيو من ليون هذا بلام وكتير أبي جوري لا حسي جوان هذه كوا استقبال كيلو لو موسيقى كوا جولي كالي موسيقى قرعين شجرته موسيقى شجرة لا إما هر قرعين بيج بوصل ببلام زوج تيتريل بواني موسيقى إجريت ولا موسيقى لا أمريكان لا جروبا كان أما بس قرعين بيج سنبل تواني كمو باك جراوندي قرعين بيج أو أنت كلا غلط كان كلا إما الميديا كانوا زور كذا براسي باشا ما مسا زور جار كباسي موسيقى كين هر نتوي خاني موسيقى شي خواتي وزور جار تواني لرقي موسیقی که کلتوری خوی بچیان بناسینه. اما شو کمیلتی کرد که نرمندیش عزیزی و کتو که چند ساله کی زوره لگاود بی موسیقی سلیمانی لگاود زورینه هنرمندگانی کش کردو کانو آنشی که ما کارت کردوا. اما استعمرو بلانی شی تری باسکن که لانی درونی کیتی لانی اویتی که اما مروفکان اگر مجانیاری کیش نبم هنرمندی کیش نبم بلان چون بتوانم سود لموسیقی ببینم و آیا جوله چی موسیقی کیش اگرم ئێستا ئەو ئاستانەی کە تۆ ساڵانە ئەزموو پێیان تێپەڕیویت کۆمەلگای ئێمە تا چەند هۆشیاری بەرامبەر ئەوەی کە میوزیک بکەینە بەشێکی ڕۆژانەمان بەشکی ئەوەی کاتێکی کە چۆن ئەڵێ ساعاتێک باوەڕزشکەین با کاتێکیشمانە بێ جۆ لە میوزیک بکەین چونکە ئەو بارودۆخ و ژینگەی کە جارە زۆرجار لە سەرمانە ئەو ئاڵۆزی دەرونی کامانە زۆرجار دەتوانین لە ڕێگەی میوزیکەوە خۆمان ئارام بکەینەوە ئەمە تا چەند گرنگە قسەکەی تۆ تەواوە بەڵام لەگەڵەوەشە هۆشیاری کۆمەلگا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لەوەی کەوا ئێمە پلاندانی بۆ ئەوشتانە یعنی ئێستا تۆ وەرە گوێ لە میدیاکان بکرا بەیان چ زۆرە گۆرانێک لیان جای وایە من خەبەر وێ تۆ بەسا بەگواری دەهەڵۆزڕناوە ینی کە هینی جەوی بەیانیان نییە یا نیوەشەوە دەهەڵۆزڕنایەک لیا ینی وەختی خۆی نادۆزنەوەی کە جۆری گۆرانەکان تیا پێشکەشکەن کاتە بێ کاتی هەبێ بەڵێ ئەبێ کاتی هەبێ وەختەکانی هەبێ ینی هەموو جای تۆ ڕەنگە مستعیدی یۆبگی لە مۆسیقا تۆ لە عانەکە ئیشێکی هونەریەکی بۆ نمونە باڵێن لە دنیاکەی خۆمان لەبەسکەین تابلۆیەکەی باگراوندێکە هەبێت بێ ئەوەی بیرەکەی تۆ لە محتەوایەتی وەسیقە چێ بەک باگراوندێک جوانەیەکە پێبەخشێ و جوانیە هەناوە پێبەخشێ ینی ئەمە وەکو زەروریاتی لای تۆ لای زۆر لە هونەرمەندان بەڵام لەوانەیە لای کاسێک لای بەقەڵێ ڕادیۆی کات و چیاڵە چیناڵەکەی خۆیەتی بۆ شکڵیا دەیکاتەوە ینی بۆ باگراوندێکی بێ ئەوەی کە هەستی پێ بکات چی و چی نییە هۆشیاری کۆمەڵ زۆر گرنگە لە جۆگرتن و ڕنگانەوەی ئەو مۆسیقەی ناخەیە وەکو ڕووی دەنووری کە گوێ لە چێگرێ باشە لە ناو بازارە ئەو خەڵکی کەوایە زۆر جار کەسەیاڵێ بەخۆ گۆرانی کوێنەکان زۆر خۆشن جیلی ئێوە زۆر وا بووە بۆچی هی ئێستا ڕەمزەکەن سەبەب زۆرە ئەسبابەکان ڕەنگە هیوە نەبی سەلیارە بە کورتی باسیکەین بەڵام ئێمە پابەند بوومان بە کەلتوری خۆمان کاڵی کەلتوری خۆمان ئەو شتێکەوە لە ناو خاکی خۆمانە نیشتمای کردووە چۆن تەتویری پێبین وەکو میلەتانی تر هەموو میلەتەوە دەستی پێ کردووە هیچ میلەتە نییە لە سیراکی خۆی یەکسەر ئەم هونەری جوانی بە نوعی هێنابێ ینی هەمووی وەرە فۆلکلۆری ئەڵمان مۆسیقی ئەوروپی جۆلێ بگرا لە ئەڵمانیا بوونەوە زۆرەکەی وەگەڕێتەوە بۆ کەلتور هەموو یەگەڕێتەوە بۆ کەلتور بەڵام ئێمە زۆرەکەمان خەریکە ئەچێتە لای تەقلیدکردن لاسایکردنەوەکی بێ بنەماش لەبەرەوە جیلێک هەیە حەز بەوە ناکە ڕەفزێکا بێ و بزانێ بۆ ڕەفزێکە بەخوا و دەنگی ناخۆشە بۆ ناخۆشە چوزانم حەزان کرد جێ لێ بکرێ ئەوها جوابەکە واتەوە بەڵام ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆی کە ئێمە پەلامان نەبدوتە بەر کەلتورەکەی خۆمان بەل هەستی خۆمان چونکە ئەو کەلتورە لە چی دروست بووە لە ڕنگانەوەی ئەو بارودۆخەی ئەو مرۆڤە لەو خاکە ئەژی لە ژیانی کۆمەڵایەتیە لە ژیانی سیاسیە لە ژیانی اقتصادیە هەتا لەو سروشەی کەتیا ئەژی ئەمانە هەموو ڕنگانەوەی هەیە لەوەی کەواتۆ جۆرێ لە ئاواز یا جۆرێ لە مۆسیقا دروستکەیکەوە تەمسیلی مۆسیقای کوردی بکە مۆسیقای کرد لە مەینا بۆ کارکی درانی بعضە لە برادەرەکان جوانەکەی وتیان مامۆستا شتێک بڵێن بخوا ئاز نابێتم وەڵڵا حەزەکەم جۆم لە هەموو نەقدە وتی زۆر بۆنی سلێمانی لێ جاوتم شانازیە بووم کەواڵێ یعنی ڕنگانەوەیکی ئەوەی تیا هەیە کە بۆنی ئەو خاکوخۆڵی تیاوێ کە تۆ پابەتبی بێرەوە بەڵام معنای ئەوە نیە ئێمە سوود لە تەکنیکی دنیا وەرنەگرین سوود لە ئەزمموی وڵاتان وەرنەگرین ئێمە لەو ڕۆبە ڕووکەین وڵاتان سوودیان لێوە بگرین تەکنیکیان چۆنە کاریان چۆنە چۆن بەدەم ئەو کەلتوریانە چۆن وە بەڵام لای خۆمان
بۆ عێنایی لەداخۆڵن ئێسەوەرە لە میدیاکانمانە کاریگەری زۆر گەورەی هەیە میدیاکان ڕۆڵێکی گەوریان هەیە لە بڵاوکردنی ئەو نوع گۆرانیانە ئەویش بارودۆخی سیاسی کەوای لێکردو یا جۆرێ لە ئازادی فراهەمە کە ناتوانین بەکرد بڵێ بۆوە چکە ئەڵێوەڵە ئازاد من چۆنەوەڵم بەڵام سنسۆری نوعی ئەبێ لەسەر هەموو شتێک هەبێ لەسەر هونەر هەبێ لەسەر اقتصاد هەبێ لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی هەبێ لەسەر میدیاکان هەبێ تۆ گۆرانیەکەی بڵاوەکەی تۆ نازێن ڕەتفعلی خەڵک بە ناو کۆمەڵ مناڵی جۆگەیلەوە چی لا دروستەکە يعني أمام عشتانا مفروض ما باكي كبين حتى لو ميديا كان بشوكي جوان دروني أو خلك اللي جنو شيء في سئمة تقليدي بكين بلام بعثي كبرزو بيجي بكين هناك لعسي مجرد بيكدوا إياه. باشا جماعة مستعب رنga زور بكات مروف چەند دۆخێکی بەسەرا بێت کەوێتە چەند دۆخێکەوە ڕەنگە هەنێ جار زۆر ئارام بێ هەنێ جار دەرونی زۆر گرژ بێ لەم کاتانەیە پێویستەکات چۆن چۆنی مامەڵە لەگەڵ میوزیک بکات چۆن چۆنی هەڵسووا هەڵسوکۆت بکە کە ئەو دەروونە نائارامەی خۆی ئەو دۆخی کە ئەو بەسەریا هاتووە هەوڵ بدا کە لە ڕێگەی میوزیکەوە تا ڕادەیەک ئارامی پێ ببەخشێ چۆن چۆنی لەم کاتانەیە مرۆڤ مامەڵە لەگەڵ میوزیک بکات ئەزان چی ئەوە عەلاقەی بە هۆشیاری خەڵکەکەەوە هەیە بەڕاستی لە کاتێکە من نەختێ بێتاقەتەوەم هەستەکەم وڵای گوێ لە فڵان مۆسیقا بگرم ئارام بمەوە گوێی لێگرم و فعلا ئارام بمەوە بەڵام یەکێکەوە باگراوندی ئەوەی نییە وا گوێچکەی پەروەردە نەکراوە لە مناڵیەوە یا لە هەرزەییەوە بەدڵنیایەوە لەوانەیە تەنەکەشی بۆ لێ ئەو هەر چەپڵی بۆ لیە ینی بەعزە کەس گۆرانین بۆ لێرە لە ئینتەرنێتەوە بۆ نمونە خۆماوە سەرڕێی چێ بەندەنگە بەخوا لێ من زۆر خۆشە کە گوێ لێگرم زۆر ناخۆشە يعني هو أو باشين جواب باشين ردك جيلي جو هي إحراج مكان مثلا مجرد برسالة كي كان بكون برسالة بقدر حجي برسالة جواب مو نارم لسه التفاصيل والله بعضك كهيا هنا المندة مثلا شأن وسيرة كان تبين هي سلمجي خوب هي بيلم أما وابي باشا وكل بوتشوني خوب ترى أزاد بجوم كايا بجوم ناكا والله من همور يكون من أنا علم أبين النوع اللي سنسوي نوع إيمان هذا السر برنامج كان من بەتایبەتی ئەوەی لە رادیۆ لە تەلەڤیزیۆن و میدیاکانە بڵاوکرێتەوە بۆی گوێی مناڵ پەروەردە بکرێن بە شێوەیەکی ڕاست و ڕاوە بڕوا سەبڕەوە تورکیا بۆ نمونە ڕۆوە ئەستەمبۆڵ زان یەک ئەو هەموو رادیۆی تایە یەکیان گۆرانیی کوردی لیا ئەی بۆچی رادیۆکانی ئێمە ڕۆژی وا هەیە سەدان گۆرانی ئەجنبی لیا کەس پێ ناڵە بۆچی ئەوە لێی گوێکی لێگرێت و دەنگیشی بەرزەکەەوە لێەوەی یەک حرفی لێ تێبگا یەک کەلیمەی لێ تێبگا ینی ملاحەزەی ئێمەش کە یعنی ئەو گۆرانیانەی کە گوێ لێگرن پێی بڵێ بڵێ ئەم وەرانی بۆ گوێری وەڵا دەنگی خۆشەوە ئەی کەلیماتەکە چی بەخوا لە بەرم نییە تەحەداکەم ئەوە ڕۆژێکیان کۆڕێکمان هەبوو لە پاریس لەسەر سوودی عێراقی قسەمەکرد ئەوانی دانیشتبوون مەجموعەیەکی کورد دانیشتبوون زۆر بوون وتم ئێمە باز لە هەندێک شتێکی بە حەماس و بە گەرم و گوڕی و دیفاعی دەکەین و خۆمانی لەسەر بەکوش بەڵام نازانین محتەواکی چییە یان وەکو چی وتم باشە یەک سواتیان نەکەم بەڵام ڕازگۆ بن لەگەڵما وتیان چی چەند کەس سوودی عێراقی لە هەوڵە تاقی لەبەرە قناعت ولو حمو خلقي دوك الزسي بس كده يجي كان خسروا جابوا يجي حاجه كيبو ضلهم اي كان نازل ياتو يدي بكيبو يعني بون منا دير يكمل برو باقي كي اتا دس قضاء قدر دسات ايات باشا ما مسا اما بيوندي بونيه كايما نما توانيو همكو كومالغا هم بغشتي ميوزيك كاينه بشكل كالتوري خوما بون منا اما قال السيستم عندنا هەموو کاتێک سرودمانەوت هەموو کاتێ ئەو سرودە جوانانەی بەڕێستمانەوتەوە بەڵام ئێستا هەستەکەم ئەمە کاڵبوونەوەی پێوە دیارە یعنی تۆ با ئێمە لە خێزانەکەی خۆمانە مانگی جارێکە کۆنسێرتێک ئەنجام درا مناڵەکانمان بەرین بۆ کۆنسێرتە نەک داینی بەدیار شاشێکەوە کە گۆرانێکە هیچ بنەمایەکی نییە مناڵەکە فێر بێت کە تۆ لە مناڵی و ئێمە گۆشە کراین بە میوزیک ئەتوانین لە گەورەی شابزانین ئەوی کە تۆ باسیەکەی گوێ لە چی ئەگرین و چۆن چێژیشی لێ زای بازی شتێ زاتیە ئەوی کە تۆ ئەڵێ ئەو لە ناو خوێندنگەکانە بەڵێ جارا من ئامێرێکم ماوە دەست کۆڵی خۆمەوە مەکتەبەکانە گەڕامە ڕۆژێ لە مەکتەبێ بووم سرودم فێرەکردوم پێشەمانی ئەم تۆ یەکێک بۆی نەبوو گۆرانی عاتفی بڵێ یا گۆرانکی فۆلکلۆر بڵێ چونکە ئەوێ جێی پەروەردەییە جێی پەروەردەیی بێ باسی خۆشەویستی نیشتیمانکەی خۆشەویستی خوێندنکەی خۆشەویستی دایک و باوک خێزان قوتابخانە ئەم نەوعشانە باسکەی لەناو چوارچێوەی سرودەکانە يعني زۆر هیلار بوون لەو ڕۆکە تا ئەومان تەسبیت کرد بۆنە حتا ڕێگریمان لێکرا لەیان ڕژێمە زۆر جار بەڵام جۆمان نای ئەمە جاربەزە بووی نەرەمان کرد بەڵام بەعزێکی تر هەیە خۆمان بڵاویەکەیتەوە یعنی ئیسا بەلەنەوە مەکتەبەکانە گەر بەو شێوازە بڕین مناڵ پابەت کرد بەو شانە ئەڕوا لەگەڵ یا زۆر باش گیرێکی جوان دروست بەڵام
لەناو میدیەکانمانەوە شتی سەقەتەی بەگوێی مناڵە ئەتوانیت تۆ ڕێگە لە مناو بگری لەعانەکە مەسەلا گۆرەیەکی ئەجەبی جۆلەیە گوێ دێگرێ حەزی لە سەماکەی ئەیبینێت هەڵەسە لە سایەکاتەوە خۆی بە ئالەگە ئەتوان ڕێی لێ بگری ئەبێ تەلەڤیزیۆنەکە داخل بەڵام ئەگەر میدیاکە لێنە محتاج نابێ بڕات سێدی کات یا دیبینێت یاخود ئەگەر مثلا ئینتەرنێتەکەی لەبەردەما فراهەمە ئەو شتانی بۆ خەمە سەر ئینتەرنێت دیکاتەوە بۆی هەیە دیکاتەوە من دوو کوڕەزام هەیە لە سویسرا باوکیان و وا بۆی کردوون سەرچۆرێکی نوعی وا کردو سەرکەوە نەتوانن بچن سەر سایدی خراپ یاخۆ تشتی خراپ ئەو شتانەکەن کە عەلاقەی بە دنیای مناڵ و جوانی مناڵەوەیە لە ئەوروپا مناڵ بە پەروەردەکەن بەڵام لای خۆمان مناڵ دێرە یعنی چ دایکێکەیە یاخود چ باوکێکەیە لەناو عایلەیەکە مناڵەکەی ئیسا ئەمڕۆ نانێتەوە مەکتەڵێەوە لە کۆڵمان بنوە لە ماڵەوە وهاڵێ جاران ئەینات بۆی فێری خوێندن بێت ڕەبتێکە بوو لە بینی مەکتەب و لە بینی ماڵەوە کێشەی هەبووە ناڵەبیان حەلەکرد بە دوای ئەچوون کێشەکانی حەڵە بەڵام ئەمڕۆ هیچ لە مەکتەبێتە دەرو باوکو دەنگ نەزێر ناو بۆ چۆڕە ئەچی بۆ سینەما ئەچی بۆ دەرەوە باش جا مامۆستا ئەنوەر با ئەو پرسیارەش لێ بکەم تا چەند گرنگە لە دۆخێکی نەخوازراوە کە بەسەر ناوچەکەتایەت کە ڕەنگە زۆربەی زۆری ئەو کەسانی کە لە ناوچەکە ئەژین هەست بە گرژێکی دەرونی بکەن تا چەند گرنگە لەم کاتانەیە میوزیسیان ئاوازدانەر پارچەی تایبەت بەخۆی هەبێ کە پێشکەش بە جەماوەرەکەی بکات پێشکەش بە خەڵکی بکات تاوەکو تا ڕادەیەکی باش ئارامیان بکاتەوە لە فیلمی تایتانیکا بەردەوام هەتاوەکو کەشتێکە نقمیش ئەبێ چەند میوزیکسیانێک بەردەوام هەتاوەکو نقمبوونی کەشتێکەش بە ئامێری کەمانچەکانیان بەردەوام کۆمەڵک پارچە بۆ ئەو کەسانی کە لە نێو کەشتێکەکەن ئەسفی ئەەکەن تاوەکو ئارامیان بکەنەوە ئەم بابەتە تا چەند گرنگە کە لە لای خۆشمان بە شێوازێکی باش گرنگی پێ بدرێت ئەمە عەلاقەیەکو پێمتی عەلاقەی بە ئاستی ڕۆشنبی کۆمەلگاکەەوە هەیە من کە تازە فێری مۆسیقە بووم مامۆساکە مامۆساولیم ئۆکۆردیۆنی کیامێ میبووم ئەوادەی تێبگەمەوانە بە جادەی سابنکران لای چوقمەکە هاتمە خوارەوە دوو عسکەری ئەو وەختە ساڵی 63 بوو تقریبا وەستانیان ئەمە چێ بەدەستەوەیان زانی تەبعا کردنوتم ئاتی و کردوین چشنەوە ما گوتی ئەمە عارەکە ئێمە وەلحاصل ئێمە ئالێکی تابعەیە بارتی مۆسیقی چی وتم کاکەم ئاتی و تادی یاڵا دیگن نەشوێ یان تۆزێکمان بۆ لێ لەو جادە ئۆکۆردیۆنەکە کردوتە شانی من و گۆرانی مۆسیقەم بۆلیان اینجا قەناعەتین دوای شەکەری بۆ داری کێشە بە پشما و یاڵا بڕۆ یعنی ما ئاستی کۆمەلگای ئێمە ئەمەیە یعنی تۆ بۆ لە کافتریایەکە کە مۆسیقەلیان بۆ خەڵک بەستە بێ بزانن چییەکە وەزعی چەند پەرێشانە ئەنی گۆران بێژە تەنەکەی ژلیە ئەوان هەرڵە پەڕن چەپڵە لێن ینی ئاستی ڕۆشنبیری نزمە زۆر لە جۆگرتن لە ئاسی مۆسیقا لە سەیرکردنی تابلۆیەکە لە بینی شانۆگەریەکە بۆ چەند هۆڵی کۆنسەرت ڕۆشتوی غەڵبەغەڵ بنیە لە قاعەکە ئەگەر ئاستیان هەب مەعلی عەلم لە ئەوروپا کە ڕووی بۆ ئەوێ قەمسەڵەیەکە لە بەرای بەنەوەیەکە بۆی خشەخژنەکە بێدایکەنی قەمسەڵەکە ڕقم وەرەگەی تۆ چی خیتە دڵابەکە و یەدەنگە ڕۆی خۆ ئەگەر کۆکە بێ هەر نایڵم ڕۆیتە ژوور ئەگەر هەڵامەتێک بێ هەر نایڵم ڕۆیتە ژوور یعنی ئەکڕۆیتە هۆڵەکە هەز بە ئارامیەکە ئیسیعداد وەرەگری بۆ جوبگی لەو بەرنامەیەکەوە جولێ بەڵام لای خۆمان لە هەوڵی دەقڕەوە بەغەڵ بێت تاوکوێتە دەرەوە لەو کۆنسەرتە هەبووە لە بۆڵیەت و قسەیە لەگەڵ ڕەفیقەیە لەگەڵ کەپڵەکەیە لەگەڵ کیایە قسەکەن و دەنگەدەنگەکەن یعنی نازانین چی تێگەشتووە ئەگەر بە مەبەستی جۆگرتن هاتبێ ئەبێ بێ دەنگەدانشێ ئەگەر بە مەبستی وەژناتەوە تاکید هەروە قسەکەت و ئەجوڵێت و حرەکەتەکە و یەت و ئەڕوات و هەڵچێت و بۆ بە ڕۆژەخوا قەزوانەخوا و گەرمەشان بێخوا ئێستا سینەمەکانی خۆمان کە ڕوا سەیری فیلمەکە یەک زەرفی گەورە پۆپکۆرن گەرمەشانیە نییە قەت ئەیخوات و سەیری فیلمەکە باشە ئەمە چۆن تەزەوت لە فیلمەکەی ینی ئاستی وەکوڵێ ڕۆشنبیری کۆمەلگامان زۆر لە دوایە باشە ئەمەی کۆمەلگا مامۆستا زۆر کات ناشکەوێتە سەر ئەوەی کە بۆ نمونە جۆری کۆنسێرتەکان چی یعنی بۆ نمونە من کە بینەرێکم یەم دانیشم کۆنسێرتێکەکەی ینی ئاستی شوانیە کە من بخاتە ئەو بارودۆخەوە کە لەگەڵ کۆنسێرتەکەی خۆم بکوجێنم نمونەشمانە ینی ڕاستە من هاتوون بۆ کۆنسێرتێکی تیپی مۆسیقای سلێمانی لە یادەکەیە دانیشتوم کۆمەڵە بەرەم پێشکەش کراوە کە هۆڵەکە جێ یەک کەسیکە نەبووە بەڵام جۆشم لە چرکەی کەس نەبووە بۆ لە بەرەوەی شتەکان وا هاتۆتە ناخمانەوە کە ئەزانی خۆمانی لەگەڵا بجێنی ئەمەش بەشێک نییە لەوەی کە تۆ بتوانی خەڵکەکە زیاتر بەلای خۆتا ڕاکێشی زانچی هونەری نوخبە هەیە لەو هونەرە و وردۆدا چێتە ناو خەڵکەوە بەڵێ من ساڵێکیان لە پەیمانگای هونەر جوانەکان فستیڤاڵی ساڵانەمان کرد مجموعە لە تەلەبەکان طبعا خەڵەباڵغێکی لە ڕەنگ نەبوو
چوومە دەرەوە وتم کاکەت کاتیان لێکم سبێنێ وعد بێ لەبەر ئێوە دووبارەکەینەوە باشە هۆڵ بێ دەنگ قڕی نییە دەستی پێکەوە بە مەجموعەیە دەف هاتن سەر شانەکە لە ناوەڕاستی ئەوەی بێ لەسەر شانەکە یەکێ ناو قاعەکەەوە هاوایکەی مانگیراوە یەکسەر مووی قژمەوە بەرز بوو لە وەڵا وەستان من هەڕوم کەدا ئەو جێگەی کە دەنگکەم جۆلەگەوتمەوە کێ بۆ قسەی کرد من لە خۆی لە ئاستی ئەم کۆمەلگایە نبینێ کە دانیشتون بێ دەنگی بەتاقی تەنها ئەو لێەوە شەکریشکان با بچێتە دەربالیان تێگنا مەزوعی قسەم کرد و قسەی ناخۆشیشم کرد بەڕاستی بەڵام لە دوای هەر هێوەر بوومەوە هەر چۆنی بێ وەالحاصل برادران لەوانی کاتبن لەوانی لە میوانەکە مامۆستاقینەکە بەبەرخاتی بەردەوام بنێەوە لە ئیشەکە دەستمان پێکرد بە جوانی تا ئاخری ڕۆژ لە دوایەکە لێ بووینەوە لە خۆڵەکە هەموو ڕۆشنە دەروانەی یەک کەس مایەوە یەک کەسەکە وتم کاکە بۆ ناویتە دەرەوە هەڵەکە داخوت وەڵا ئیشەکەم تۆ هێ مامۆستا وتم فەرموجیان وتی حەزەکەم دوو بە دوو ببینم وەڵا هاتووە وتی مامۆستا ئەو شەکری شکێنرا من بووم داوای لێبوردنەکەم ئەنی قسەکە دەکانەوە کاریگەر بوو لە سەری هادی احتیزاری هێنایەوە ئەو وەختە ئاوەها بوو بزانێت بەڵام ئێستا بڕوا ناکەم بەخوا کە تۆ ئەڵێ هاتمە کۆنسەرتی تیوی سێمانی خۆشم لێ بووم بەڵام ئەو جمهورە تەوەقعی ئەو دەنگەدەگەش کە هەبوو نەمەکرد بەڵام هەر هەیە بۆڵا یعنی هیچ بەدەی بەس قسە ناکە هیچ بەاحترامان بە هێواشی قسەکە بەڵام هەر دەنگەکە کەمی کۆکەرەوە ئەو هێواشیە ئەبێ بە دەنگێکی گەورە لەبەرەوە ئەبێ ئینسان استعدادی وای هەبێ کە چه گوێ بگری بۆ موسیقا استعدادی دەرونی تەواوی هەبێ متەطلباتی ئەو گوێگرتە چی ئەبێ بێ دەنگبی ئەوەی کە گوێ لێگرێ وا گوێبی قەتع بێ لە دەرەوەی ئەو جێگەیە ئەو جێگە پێ خۆش بە کەسێ ئەو سروشتاکەی تو لەناویە ئەو یا دەوەریانەی هێنتەخەیاڵ یا ئەو خەمەت ئەڕەوێنێتەوە یا ئەوە یا ئەوە ئەوە ئەمە ئوسوڵی گوێگرتن لە مۆسیقای ئێمە بەڵام بەداخۆ ئەڵێم ئیسا هەموو خەڵکی سێمانی کۆکەرەوە بڵێ سوودی ئێڕەقیم بەیەکۆ بڵێن بەخوا ڕوانەکەم لە بەریان بێ دەستەکانە خۆش بە مامۆستاکان زۆر بە شێوازێکی جوان ڕوونکردنەوەت بۆ کرد دەستەکانە خۆش بە سوپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووی مامۆستاجان یەخوا بەخێر بی و تەمەندرێژ بی سوپاس بۆ تۆ